دوای تەواوبوونی 3 ڕۆژ مۆڵەت بەلایەنە پەیوەندیدارەکان بڕیارە سبەی پێنجشەممە دەرچوانی دانەمەزراوی کورد لە بەردەم بەڕێوەبەراتی پەروەردەی کەرکووک خۆپیشاندانی ناڕەزایی ئەنجام بدەن. ئێمە بۆ ئەو مەبەستا چەندین ڕێگای مەدەنی و یاساییمان گرتوۆتە بەر لەوانە چوونە دادگا چوونە نەزاها بۆ تۆمارکردنی سکاڵا دژی ئەو ناحەقیانەی کە بەرامبەر ئێمە کراوە، چونکە پێمان وایە ئەوەی کە کراوە ناکرێ بە هیچ پێوەرێ قبول بکرێ و تەنانەت پەروەردە خۆی چەند پێوەرێکی دیاری کردووە نەیتوانیوە پەیوەست بێ بەو پێوەرانی خۆی کە دیاری کردووە. ئەمە ناحەقەیەکی ترە بەرامبەر بە ئێمە کراوە، بۆیە لە ماوەی ڕابردووە گەرچی تا ئێستا ئێمە وەستاوین و خۆپیشاندانمان ئەنجام نەداوە. ئەوە بووە کە مەبەستمان بووە زۆرترین لایەن، زۆرترین هێزی سیاسی، زۆرترین خەڵک لە پشتی ئێمە بێ و پشتیوانی ئێمە بێ بۆ ئەم دۆزە ڕەوایە کە دۆزی خەڵکی ستەم لێکراوە نەک تەنها ئێمە. ئەگەرچی ئێمە دەستخۆشیمان بۆ هەندێک لایەنی سیاسی هەیە کە پشتیوانی بۆ ئێمە دەربڕیوە، لەگەڵەوەش دائیمە سڵ ناکەینەوە لە داواکارێکی خۆمان. پاش کۆتایی هاتنی مۆڵەتەکەمان ئەمڕۆ بڕیارە دەین کە سبەی کاتژمێردا خۆپیشاندانێکی سەرتاسەری فراوان لە بەردەم بەڕێوەبەرێتی پەروەردەی گشتی کەرکووک بەرامبەر ئەو ناحەقیە ئەنجامە دەین تاوەکو ئەگەین بە مافەکانی خۆمان. ئێمە ئەو دواخستنەی پێشووتر کە خۆپیشاندانەکەمان دواخست بە بڕیاری لایەنە سیاسیەکان بوو، بە کۆی دەنگی ئەوان بوو، چونکە ئەوان هاوپەیمانی بە بڕیاریشاندا بوو لە بینی خۆیانەکە وعدێکشان بە ئێمەدا بوو کە گوایە چارەسەریەکەن لە ماوەی 3 ڕۆژە. بەڵام ئێمەش مۆڵەتەکە تەوا بوو 3 ڕۆژەکە تەوا بوو کاتی بەسەرا چوو، ئێمەش هیچ بەڵێنێکمان نەبینی لە ئەرزی واقعە، بۆیە ئێمە ئێستا بڕیارێکماندا بە کۆی دەنگی ئەنجومەنەکەمان و بە پێی ڕاوێژی هەموو ئەندامانی ئەنجومەن بڕیارماندا کە ڕێگای شەقام بگرینە بەر بۆ داواکردن لە مافەکانمان. بۆیە دڵنیاش ئەدەمە خەڵکی دڵنیا ئەدەما ئەو هەموو مامۆستا بەڕێزانە ئەوانەی کە پاڵپشتمان بوون کە ئێمە لە ژێر فشاری هیچ لایەنێکی سیاسیانیمان و بڕیارشمانداوە 100% کە بەیانی سەعات 10 خۆپیشاندانەکرێت لە بەردەم بەڕێوەبەراتی پەروەردەی کەرکووک. بڕیار بوو ڕۆژی یەکشەمەی ڕابردوو خۆپیشاندانی دەرچوانی دانەمەزراو لە کەرکووک بەڕێوە بچێت، بەڵام لە کۆبوونەوەی ئەنجومەنەکە و حزب و لایەنە سیاسیە کوردستانەکانی کەرکووک داوا کرا ئەو خۆپیشاندانە دوا بخرێت تا سەرۆک کۆماری عێراق لە بەغداد هەوڵی چارەسەرکردنی گرفتەکە دەدات. بەڵام تا ئێستا گرفتی دامەزراندەکانی پەروەردەی کەرکووک بە چارەسەر نەکراوی ماوەتەوە. بەرپرسێکی کۆمەڵی ئیسلامی لە کەرکووک پشتیوانی خۆی بۆ داواکاری ئەنجومەنەکە دووپات دەکاتەوە و نیگەرانی خۆشی لە بێبەشکردنی کورد لە پەروەردەی کەرکووک دەربڕید. بەڵێ دیارە و بابەتە و جەماعەتەی گروپا و ڕێکخراوە هاتن بەڵێ ئێمە سەردانی ئێمەیان کرد، بەڵام ئێمە خودی بابەتەکە بە حەق ئەزانین، بەڕەوا ئەزانین، چونکە ئەم تەعیناتێک کە بەشی پەروەردە بۆ کەرکووک هاتووە پێمان وایە نەعەدالەتی و نادادپەروەرێکی زۆری تیا کراوە، چونکە ئێستا ڕێژەی کورد 150 بەڵام لە دامەزراندنەکە 120 داوە بە کورد، بۆیە ئەوەی کە مافی خوراوە لەم تەعیناتەیە پێمان وایە کووردە و زوڵمێکی زۆر لە خەڵکە کراوە، خەڵکێکی زۆرمان هەیە کە خەریجن تەقدیمیان کردووە، خەڵکێکی زۆر کەم ناوی هاتێتەوە، نەعەدالەتی و نادادپەروەرێکی زۆرشی تیاکراوە هەیە، بە 4 خاڵەوە ناوی هاتوێتەوە، بەڵام هەشا 39 خاڵی هەیە ناوی نهاتوێتەوە، هەشتا لە ماڵێکا 4 نەفەر هاتوێتەوە کە هیچیان ڕەنگە ئەو خاڵ و بەڕین بێت حەقیان نەبێت، بەڵام سیرەکەی لە ماڵێکشایە 4 نەفەر هاتوێتەوە خاڵەکانشیان کەمە، بۆیە ئێمە بە پشگیریان نەکەین و هاودەنگیانین و پاڵپشتیانین. بۆ دامەزراندنی 2840 پلەی وەزیفی زیاتر لە 80000 دەرچووناوی خۆیان لە پەروەردەی کەرکووک تۆمار کردووە لە کۆی 42000 دەرچووی کورد کە ناویان بۆ دامەزراندەکە تۆمار کردووە. تەنها 500 دەرچووناوی هاتوۆتەوە، بەڵام لە سنووری حەویجە زیاتر لە 900 کەس ناویان بۆ دامەزراندەکە هاتوۆتەوە. ئەمەش لە کاتێکدایە کورد زۆرینەی شارەکە پێک دێنێت، هەر بۆیە داوای پێداچوونەوە بەو لیستەدا دەکات کە پەروەردەی کەرکووک بڵاوی کردووەتەوە. چیانوری کەناڵی ئاسمانی پەیام، کەرکووک.